بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا وەک پێشتر ئاماژەمان پێکرد باز لە لێککەوتە دەرونیەکانی ناکۆکی نێوان هاوسەران دەکەین. ئەو ناکۆکیانە یاخود ئەو بوردە شەڕانەی کە هەندێک جار لە نێوان هاوسەراندا جاریوان شەڕی گەورەشە لە نێوان هاوسەراندا لە ماڵێکدا ڕوودەدات تا چەند کاریگەری دەرونی ئەکاتە سەر هەردوولایەن، تا چەند کاریگەری دەرونی ئەکاتە سەر ئەندامانی خێزانەکە منداڵەکانیان ئەم شەڕ و ناخۆشیانە. وە پێویستە هاوسەران چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکەن کاتێک کە شەڕێک ناخۆشیەک لە نێوانیاندا ڕوودەدات چۆن بە ڕێگایەکی دروست چارەسەری بکەن و ئەمە کاریگەری نەکاتە سەر لایانی دەرونی هەردوولایەن بە شێوازی لە شێوازەکان کاریگەری خستە دەرونی هەردوولایەن دەبێتە مایەوەی کە لە تەواوی سێکتەرەکانی دیکە لە کاروبارەکانی دیکەیاندا لەوانەیە بە شێواز لە شێوازەکان باش نەڕوا بەڕێوە کارمەندێکە لە بەڕێوەبەرایەتیە کارەکە کێشەیەک ناخۆشیێکی لەگەڵ هاوسەرێکیدا هەیە کاریگەری لەسەر ئیشەکەی ئەبێ کاریگەری لەسەر وەزیفەکەی ئەبێت چونکە دڵ و دەرونی ئارام نەبێلانی مێشکی لای ئەوە بێ. بەڵام ئەوی کە گرنگە زۆر بەزووی چارەسەرکردنی کێشەکانە. ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز یوسف عوسمان پسپۆڕی دەروونزانی. کاک یوسفیان سڵاوی خوا لەبێ، سپاس بۆم دەرفەتە کە بە شێوازێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆکارمان لە هەولێرەوە لەگەڵمانە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. بسم الله الرحمن الرحیم. بەیانیتان باش، سلااو ڕێزی بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە ستافەکە لەگەڵتن. زۆر سپاس کاک یوسف. کاک یوسف حتمەن سروشتی هەموو هاوسەران و خێزانەکان وایە حتمەن هەر بووە بۆڵەبۆڵێک ناخۆشیێک ڕووبات. ئەمە تا چەند گرنگە کە وا بکرێ ئیدامەی پێ نەدرێ، بەردەوامی پێ نەدرێ و کاریگەری چییە بێ لەسەر خۆشەویستی نێوان هەردوو لایەن. کاتێ ئێمە باسی لە پرۆسەی هاوسەرگیری دەکەین لە ڕووی زانستیەوە بریتە لە ڕێککەوتنێکی ئاشکرا لە نێوان دوو ڕەگەزی نێر و مێ، ڕێککەوتنێکی ئەخلاقی بایۆلۆجی دەرونی کۆمەڵایەتی مرۆڤایەتی کە ئەم ڕێککەوتنە ڕوودەدات واتە زاڵبوون بەسەر هەموو ئەو گیر و گرفتانەی کە لە نێوان هاوسەران هەیە. کاتێکە هاوسەران بەپێی ئەو ڕێککەوتنە ئاشکرایە یان ئەو ڕێککەوتنە ڕسمیەی کە بوونە هاوسەری یەکتر، ئەوان بەشێک لەو کێشە و گیر و گرفتایە کە هەیەە ئەبێ بابڵێن بەسەری دازار بن و کۆنتترۆلی بکەن. هاوسەران کاتێک کە پێکەوە دەژین لەژێر کۆمەڵێک فشاردا دەژین. بۆ نمونە خراپترین ئەو شتانەی کە دەبێتە کێشە لە نێوان هاوسەراندا دەخالەتکردنی کەسی سێەمە، واتە دەخالەتکردنی ئەو کەسانەی کە نێزیکن لە هەردوو لاوە کاتێک کە دەخالەت بە ژیانیان دەکات کێشەیەک دروست دەبێت لە نێوان ژن و مێردا. ئەم کێشەیە زۆر جارەیە دەگوازرێتەوە بۆ منداڵەکانەوە، یان کێشەیەکی ئابوووریان هەیە، یان کێشەی نیشتە جێبوونیان هەیە، یان کۆمەڵێک کێشەی نێوان خۆیان هەیە. واتە لە ڕووی سایکۆلۆجیەوە هەر کێشەیەک لە نێوان ئەگەر بچووکیش بێت، ئەگەر کێشەکەی هی خۆشیان نەبێت، واتە کێشەی تەڕەفی سێمیش بێت، ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ منداڵەکانەوە. کاتێک کە دایک دووجانە بێت هەر فشارێکی دەرونی لەسەر بێت یان فشارێکی کۆمەڵایەتی یان گرفتێکی هەبێت لەگەڵ دەوروبەرەکەیدا تەئسیر لە کۆرپەکەی دەکات. کاتێک کە تەئسیر لە کۆرپەکەی دەکات لە ڕێگەی هۆرمۆناتەکانەوە، ئەوە تۆ لە ڕووی پەروەردەوە تەنانەت لە ڕووی بایۆلۆجیەوە منداڵێکی سەقەت لە دایکەوێت. بۆیە دایکان زۆر جارەیە کاتێک کە منداڵەکانیان دەبێت هەندێک ڕەفتاری منداڵەکە بە تایبەتی گریان و جوولەیە سەری لێ دەرناچێت. بۆیە لێرە ئێمە دوو شتە خەینە ڕوو بۆ ئەوەی کە هاوسەران یان دایک و باوکان بە شێوازێکی باشتر. دایک و باوک ئەکرێ هەموو کەس ببێتە دایک و باوک، بەڵام دایکایەتی و باوکایەتی بە هەموو کەس ناکرێت. دایک و باوک لە ڕووی بایۆلۆجیەوە مناڵیان ئەبێ شیری پێدەن بە خێویەکەن ئاگیان لێبێ و چاودێریەکەن. بەڵام دایکایەتی و باوکایەتی واتە ئەو سۆز و خۆشەویستی و ئەو وەکو ئەڵێ میهرەبانی و ئەداتە منداڵەکەی و ئەبەخشێتە منداڵەکەیەوە کەوا منداڵێکی
متمانە بەخۆبوو متمانێکی ڕازگۆ یان منداڵێکی چاپوک و چالاک دەتوانێت ئەو پەروەردەی پێ بدات. دایکایەتی واتە پەروەردەکردن، دایک واتە بەخێوکردن، باوک واتە بەخێوکردن و چاودێریکردن، باوکایەتی واتە هێز و توانە، واتە بڕیاردان، واتە پشت و پەنا بۆ منداڵەکەیەوە. خێزانەکان بە شێوازێکی گشتی لە کۆمەلگای کوردیدا زۆر جار هەیە هەڵبژاردننی خێزانەکان بە شێوازێکی تەندروست نییە. ئەگە بە شێوازێکی تەندروست بێت بۆ نمونە ئەوان بە شێوازێکی ڕاست یەکتر هەڵدەبژێرن ئەچێتە داخوازی مارەیەکات ئەو مەراسیمانەی کە هەیە هەمووی بۆیەکات ماڵی بۆ دانێت کەلوپەلی ناو ماڵەکردن هەموو لە ئیتیفاق دەکەن. ئەمە بە شێوازێکی ئاشکرا بە شێوازێکە ئەو هاوسەرە دێنێت. بەڵام هەڵبژاردن بریتە لە ڕووی دەرونی، لە ڕووی فکری، لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن ئەتوانن بەیەکەوە بگونجن. کاتێک کە کێشەیەک لە نێوان هاوسەران هەبوو ئەوە کێشە لە بینی منداڵەکانیشدا دەبێت. واتە دایک و باوکێکی سەرکەوتوو منداڵێکی سەرکەوتووە، دایک و باوکێکی سەرنەکەوتوو منداڵێکی سەرنەکەوتوو دروست دەبێت. بۆیە هەموو کێشەکان 95 ئەگوازرێتەوە بۆ منداڵەکان بە هەمان شێوە ئەو شتیان دروستە بێت کە لە داکوبابەوە سەرچاوی گرتووە. زۆر باشە. هۆکار چییە کە زۆر جار ئەو کێشانیان ئەو ناکۆکیە بچووکانی کە ڕوو دەدەن لە خێزاندا سەر کێشە بۆ ناکۆکی زۆر گەورە، یعنی لە خێزاندا گەورە دەبێت و پەل دەکێشە بۆ منداڵەکان، ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەم خێزانە بەرەو پەرتەوازە بوون ئەڕوە گەربوون لە ماڵێکی شاجیانە بووبوونەوە ئەوە ئەم ئەندامانی ئەم خێزانە ئاگان لێکتر نییە یان وەکووە ئەسڵەن لە ماڵێک دانەژین. هۆنیە خان پرسیارێکی بەجێیە. زۆر جار هەیە ینی هاوسەرگیری ینی چ ینی لێک حاڵی بوون کە تو لەگەڵ کەسی بەرامبەر لێک تێگەیشتن هەبوو کێشە بچووکەکان گەورە ناکەن. ئێمە بێ ئەوە بزانین هەرگیز ژن و مێرد کۆپی یەکتر نابن، وەکو یەک بیر ناکەنەوە، وەکو یەکیش هەڵسو کەوت ناکەن. ئەگەر وا بن یەکیان ئەبێتە سێبەری ئەوی تریان ئەبێتە پاشکۆی ئەوی تریان. ئەمە شتێکە دش بە مرۆڤایەتیە. هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە، هەر یەکە و جۆرێک لە بیرکردنەوەی خۆی هەیە و لە ژینگەیەکی تایبەتی هاتووە ڕەنگە ئەم ژینگە زۆر جیاواز بێ لە یەکترەوە. کاتێک کە ئەیانەوێ لە خانوویەکە بێکەوە بژین و لە باوەشی یەکتر بژین منداڵ پەروەردە بکەنەوە ئەبێ زمانی گفتوگۆ و زمانی حیواریان هەبێت، ئەبێ لێک تێگەیشتن هەبێت لە نێوانیاندا. کاتێک کە لێک تێگەیشتن هەبوو واتە دانیشتن دەبێ بێکەوە، مفاوەزات دەبێ بێکەوە، واتە گفتوگۆ مجادلەکردن بێکەوە دەبێت ئەتوانن کۆنتترۆلی هەموو کێشەکانی خۆیان بکەن. ئەسڵەن زۆر زانانی دەرونی هەندێکیان باسەوە دەکەن ئەڵێ بوونی کێشە و وردەکان لە ژیانی ڕۆژانەدا وا لێ دەکات تۆ باشتر بیرکەیەوە، تۆ ژیانێکی خۆشتر و شایستەتر بۆ خۆت داوا بکەی، لە ڕۆتینی ڕۆژانە دەردەچێت چکە تۆ کێشەی ڕۆژانەت هەیە. ئەم کێشانەوە لێ دەکات بەهێزتربی بەتواناتربی، ئەو کێشانەوە لێ دەکات بیر لە چارەسەریەکی تر بکەیەوە، بیر لە هاوکاریکردنی خەڵکانی تر بکەیتەوە پێویستت بە ڕاوێژی دایک و باوک بێت. ئەمە وا لێ دەکات خێزانێکی زیندوو و جوولاوە و پڕ لە وزەت لا بەرهەم بێت. بەڵام ئەگەر من هاتم ئەم کێشانە نەمتوانی لەگەڵ خێزانەکەم دابنیشم گفتوگۆ بکەم، زمانی گفتوگۆ نەبوو، زمانی حیوار نەبوو، وەجادلهم بالەتی هی ئەحسەن، نەمزانی چییە چ بابەتێکە، ئەو کاتە ئەو کێشانە گەورەتر دەبێت. ئەو دەڵێ منم تۆش تۆی و ئیتر ئەوەی کە ماڵی خێزانی کوردی وێران کردووە کە لە ڕقی و عینادیە لە نێوانیاندا. زۆر جارەیە پیاوی کورد ئەوەی کەوتۆتە مێشک شتێکی هەڵا ئەڵێ ئەگەر ئێستا نەرمونیان بم لەگەڵی بەیانی ڕەنگە ڕێزم نەگرێ، ڕەنگە بەقسەم نەکا. ژنەکەش بە هەمان شێوە ئەڵێ ئەگەر ئێستا لێی ببورم و گوێی نەدەمێ و یاخود ئەو غەڵەتی کردووە بەرامبەرە من بەیانی ئیستیغلالم دەکا و ئەم چەوسێنێتەوە و هەموو ئازادیەکانم لێ دەگرێت.
کێشە دوو جۆرە لە ناو خێزان یەکەمیان ئەوەیە کە لە دوو ژینگەی جیاواز دوو تەبیعەتی جیاواز دوو خصوصیاتی جیاوازهاتوون لێکتر تێنەگەیشتون بەریەکەوتە ڕوو دەدات ئەمە زۆر ئاسانە لە هەموو کەلتورێکی جیهانیش ئەم شتانە هەیە کە نەتیجەی بەریەکەوتنی دووشتی جیاوازەوە شتێکی نوێ دروست دەبێت و ئەوەی تریش تەعنوتکردنە یاخود کە لە ڕەقیە لە نێوان ژن و مێردا ئەو کێشانە دروستکراون ئەو کێشانە بانقەس کەسی سێم و چوارم دەخالت دەکا و کێشانە دروست دەبن ئەوانە زۆر زەحمەت چارەسەر دەکرێت بۆیە با ئێمە لەوە تێبگەین هەموو خێزانێک هەرچەند ئاستی ڕۆشنبیری و ئاستی خوێندەواری و ئاستی ئابووریان جیاواز بێت کێشەی ڕۆژانە و ئێمە پێڵن وردە کێشانە هەیە لە نێوانیاندا بۆیە وتمان ئەم کێشانە زەروریشە هەبێت بۆەوەی تۆ باشتر بیرکەیتەوە بۆی تۆ هەوڵی ئەم کێشانە زاڵبی بەسەریاندا نەک تۆ کێشانە کەڵەکە بن بەسەر یەکتر و کە کەڵەکە بوو بەسەر یەکتر ناچارە بیت کێشەکان گەورەترە بن ئەوێتە پەرتەوازە لێکتۆران زۆر خێزانمان هەیە لە ناو ماڵی خۆیەتی گفتوگویان نییە بێکەوە قسەیان نییە بێکەوە ئەسڵەن هەندێک خێزانی کوردیە دانیشتن نییە بەیەکەوە پیاوەکە چێتە دەرەوە حوتی بەیانە چێتە سەرکار و دوای دێتەوە کاری دانەخوا و کاری دووەمیشەکە دێتەوە خەریکی مۆبایلە بێت ئافرەتەکە خەریکی شوکاری ماڵ و خەریکی تەلەڤیزیۆن و کۆمەڵی سەردانی خزب و تەلەفۆن لەگەڵ دایک و باوک و ئەو کەسانە دەبێت و کاتێ دەخەون هەردووچیان هیلاکن ئاگیان لە یەکتر نییە واتە هیچ دانیشتێک نییە بێکەوە گفتوگۆکەن بێکترەوە تەنها ئەوەیە وەکو وتێلێک سەیری ماڵەکە دەکەن و خواردن و نووسنە هیچی شتێکی تر نییە بۆیە ئەمە وا دەکات کە خێزانێکی پەرتەوازە دروست بێت لە بچووکترین کێشە گومان لە یەکتر دەکەن و دەستنە دەتۆرێن و هەریەکە دەچێتە ماڵی باوکی خۆی و لەوێشەوە دەرگای محکەمە دەگرن ئەمە غەڵەتە خێزانێکی پەرتەوازە دروست دەبێت بۆیە سەرکەوتنی خێزان لە هەموو ڕوویەکەوە بریتە لە زمانی گفتوگۆ زمانی حیوار دانیشتن بەیەکەوە و مناقشەکردن لەسەر کێشانێک کە هەیە و کێشەکان نەهێڵن گەورە بکەن بە ئەوەی خۆمان پێڵێن احتیواکردنی ئەو کێشانە کە پەرت نەبێتەوە کاتێک کە پەرت بوو ئەمە کۆنتترۆلکردنی زۆر زەحمەتە بەڵێ کاک یوسف ئێمە باز لە بە لێکەوتەی دەرونیەکەین ئەو ناکۆکیانی کە جەنابەت ئاماژەت پێکرد تا چەند لێکەوتەی دەرونی لەسەر منداڵەکان دروستەکات لەسەر ئەندامانی خێزانەکە دروستەکات و حتممە لێکەوتی دەرونی کە دروستکرد لەسەر ئەم منداڵانە ئەگەر قوتابی بن ئەوە کاریگەری لەسەر پرۆسی خوێندنیان نەبێت تەنانەت کاریگەریان لەسەر خەویان نەبێت لەسەر بێتاقەتیان نەبێت تا چەند گرنگە مراعاتی ئەوە بکرێت کە ئەم دوو هاوسەرە ئانی ڕۆشنبیری و هوشیاریان ئەوەندە هەبێت ئەگەر شەڕ ناخۆشیێکیشیان نەبوو کاکە با لە ژوورێکا بیکەن بە بەرچاوی منداڵەکەەوە نیکەن یعنی کە منداڵەکە بچووکترین شت نەخۆش بکەوێ زۆر هیلاکە بن زۆر بێتاقەتە بن ینی بێ ئاگا لەوەی کە دەرونیشیان نەخۆش بێت زۆر زۆر خراپترە لەوەی کە تووشی پەتایەک بێ تووشی نەخۆشیەک بێ تا چەند گرنگە ئەمە بەرچاو بگیرێت کاک یوسف کاکە دانیال پرسیارێکی زۆر جوانە یەکێک لە زانە دەرونیەکان لە وڵاتی مالیزیا ئەڵێ ژن و مێرد ئەگەر مناڵیان هەبوو ئاگەزانیان پێکنایەن ناتوانن پێک بێن و شەڕ و هەرابوو جا ببنەوە باشتر لە بە منداڵەکان گەورەترین شت کە لە دەنگەدەنگ و دەمەقاڵی نەک شەڕ بەس دەمەقاڵی و ناڕازی لە یەکتر و مۆڕەکردنی ژن و مێرد لە یەکتر و دەنگ بەرزکردنەوە و تا دەگاتە ئەوەی کە سوکاتی بە یەکتر بکەن و تا دەگاتەوەی کە دەست لە یەکتر بەرزکردنەوە لە بچووکترینیان مەترسیدارترین شت بۆ منداڵ ئەوەیە کە ئاسایشی دەرونی تێک دەچێت ئەم منداڵە لە ترسێکی زۆر گەورەدا دەژی بەترسەوە دەخەوێ بەترسەوە دادەنیشێ بەترسەوە دەچێتە قوتابخانە زۆر لەوە دەترسێت کە دایکی بەجێ بێڵی بۆیە ئەو منداڵانە کاتێک کە دایکیان ئەچێتە دەرەوە چێتە بازارکردن یانە چێتە شوێنێکی تر باوکیان دەست بە گریانەکەن و ئەوێ لەگەڵ داچیان بچن وا هەستەکە کە دایکی بڕوان ناگەڕێتەوە چونکە باوکی لە بەرچاوی تەهدیدی کردووە خاڵی هەرە گەورەیە کە ترس وەکو ڤایرۆسێکە چۆن ڤایرۆس لە کۆمپیوتەر دەدا هەموو بەرنامەکانی هەڵدەوەشێنێتەوە تێکی دەدا
ترسیش ئەو ڤایرۆسەیە لە هەموو بیر و گەشەکردن و هۆرمۆناتی منداڵەکە دەدا و هەمووی تێک و پێک دەدا و بۆیە منداڵێکی ترسنۆک و منداڵێکی گەشە لاواز دەردەچێت. دوو، ئەم منداڵە تەرکیزی نامینێت، واتە لە قوتابخانە ناتوانێت تەرکیز بکە لەبەرەوەی هەر لە دڵە ڕاوچێدا دەژی، خەوی تێک دەچێت، خواردنی باش نابێت، هەز بە ئامان ناکات کە تۆ کەسێکیش هەز بە ئامان نەکە خاستەن منداڵیەوە پەرچەکردداری دروستە بێت، فێرە درۆ دەبێت، فێرە نیفاق دەبێت. زۆر جار هەیە کەلوپەلەکانی دایک و باوکی دەشارێتەوە وەکو تۆڵەسەندنەوەیک وەکو ئینتیقامێک کەلوپەلەکانی دەشارێتەوە و دەیانشێنێ و فران دەدات. زۆر جار هەیە جنێو بە برایەکە و بەوەکەی دەدات، عیدوانی دەرەچێت، شەڕانجێز دەبێت، با بڵێن شتی تر بەرامبەر خەڵک دەکات، جنێو بە خەڵکی تر دەدات، تەشخەڵە بە خەڵکی تر دەکات. لە مەکتەب ئەوە دەبێت بۆلینگ دەبێت، واتە گێچەڵ بە ئەوانی تر دەکات، وەکو تۆڵەسەندنەوە کە ئیتوند و تیژی دایک و باوکەکەیە. وە خاڵێکی تریش زۆر گەورەیە. ئەمانە زۆر جار هەیە پەنا لە بۆ دەرەوە دەبن، کاتێک کە هەراش دەبن لەبەرەوەی لە ماڵەوە ئیستقرار نییە، لەبەرەوەی دڵنیایی نییە، ئەسنە دەرەوە، ئەسنە کۆڵان، ئەسنە لای برادەرەکانی ترەوە، لەوێ فێرە کۆمەڵشتی خراپ دەبن و هەل لە بچووکترین شتەوە لە جگارە و ڤەیپ و لە جنێودان و لە شتی ترەوە تا دەگاتە ئەوەی کە باندی بچووک دروست دەکەن، ئیتر ئەمە تەشەنە دەستێنە بۆ مافیایی و بۆ نازانم چی و چیتر. کەواتە یەک شەڕی دایک و باوک کۆمەلگایەک سەقەت دەکات، یەک پێکنەهاتنی دایک و باوکەوە میلەتێک سەقەت دەکات. بۆیە دەڵێ ئەگەر تۆ میلەتێکت بینی یان خەڵکانێکت بینی دز بوون، پیاوکوش بوون، یان مافیا بوون، بەرتیلخۆر بوون، ڕەشوە بوون، هەرچی ئەو خراپانە بوو، یەکسەر بگەڕێ بۆ سەردەمی منداڵی، لە سەردەمی منداڵیەوە دراسی بکە بزانە ئایا هۆکارەکەی چی بووە. بۆیە ئێمە هەموو جار باس لەوە دەکەین یعنی هەر کاتێ دایک و باوک شەڕ دەکەن واتە جەهەنەمێک بۆ منداڵەکەی خۆیان دروست دەکەن. ئیتر منداڵیش لە جەهەنەمە لەو دۆزەخەیە چۆن دەتوانێت کەسێکی باش و کەسێکی چاک کەسێکی ئەوە بێت. بۆیە زۆربەی زانایانیش هەتا ئەوانەی کە لە بواری یاسایش کار دەکەن، لە بواری یاسای باری کەسێتی ئەڵێ ژن و مرد ئەگەر جابێتەوە زۆر باشترە لەوەی کە بەردەوام شەڕ و هەرا و سوکایەتیکردن بێکەوێت، چونکە منداڵەکان ئەکەونە لای دایکی یان لای باوکی لەوێ مستەقر دەبن کە هەموو ڕۆژ ئەو شەڕ و هەرایە بەرچاوی یەکترەوە نابیننەوە. بۆیە زەواجکردن ئێمە دایمەن باسمێ ئەوەمان کردووە چۆن کەسێک هەڵدەبژێری زۆر جاریشێ لە ڕووی ئاینیشەوە ئەڵێ تۆ هاوسەرێک بۆ خۆت هەڵمەبژێرە، دایکێک بۆ منداڵەکان هەڵبژێرە، ئەڵێ باوکێک بۆ منداڵەکانی خۆت هەڵبژێرە. ئەمە یعنی واردە کە قسێکی زۆر بەجێشە بۆەوەی دایک و باوکان. حتا شتێکی تریش هەیە کاتێ دایک و باوکان بێکەوەش ناخەون تاسی لە منداڵەکە ئەگە منداڵەکە یەک ساڵیش بێت. بۆیە وەکو لە پرسیارەکەی بەڕێستان هات هەر کێشەیەکە بێت، هەموو کەسێک کێشەی هەیە، ئەکرێ کێشەکە لە ژووری خۆتە حەلکەی و چارەسەری بکەیت بە بەرچاوی منداڵەکانەوە نەبێ منداڵەکان هەستی پێ نەکەن. ئەکرێ سواری ئۆتۆمبیل بن، ئەگەر خانوویەکی 100 مەتری بێ و دەنگتان بچێتە لای منداڵەکان ئەکرێ سواری ئۆتۆمبیلەکەتان بن پیاسەیە بکەن، لەوێ هەموو کێشەکان خۆتان بەتاڵکەنەوە، خۆتان تەفریدکەن، ئەنجە بێنە لای منداڵەکان. ئەکرێ و کاتانی منداڵە چنە قوتابخانە، ئەگەر منداڵ نەچوە قوتابخانە ئەکرێ بەبێ دەنجی لە شوێنێکی تر لە جێگایەکی تر ئەو کێشانی خۆتان چارەسەر بکەن. زۆر باشە. چارەسەرەکان چین بۆ خێزانانێک کە ئێستا بەدەست کۆمەڵێک ناکۆکیەوە دەناڵێن، یانی زۆر جار وەکو باسمان لێو کرد چەندین لێکەوتەی دەرونی و کۆمەڵایەتی هەیە و زۆر جار ئەم خێزانە بە جیابوونەوە کۆتایی پێدێت. ئایا هەر بەڕاستی دەکرێت چ چارەسەرێ بەکار بێت؟ ئایا ئەمە پەیوەندی بە وشایی دایک و باوکەکەەوە هەیەیان تاک بە تاکی ئەندامانی خێزان ڕۆڵیان هەیە لە چارەسەرکردنی ئەو کێشانی لە خێزاندا هەن؟ بەر لەوەی بە دوای چارەسەر بگەڕین ئێمە نابێ بڵێن کێشە دروستکەین و بۆی چارەسەری بۆ بدۆزینەوە. باشترین چارەسەر ئەوەیە نەهێڵین کێشە ڕوو بدات، نەهێڵین کێشەکان گەورە بن. یعنی عەقلیەتی بەڕێوەبردننی خێزانمان هەبێت، چونکە لای ئێمە هەموو کەس دەتوانێت خێزان دروستکە. هەموو کەس ئەگەر ینی با بڵێن گەیشتە دەرەجەی
عقلەتێکی باش تەمەنێکی گونجاو ئەتوانێت خێزان دروست کات بەڵام بەڕێوەبردننی خێزان ئیدارەی خێزان بە هەموو کەس ناکرێت بەر لەوەی هەموو شتێک بکەین ئەبێت کێشەکان گەورە نەکەین ئەمە باشترین چارەسەرە دوو ئەبێت چۆن لەگەڵ خێزانەکەمان دابنیشین و تەفاهمی بکەین هەموو کەسێک ئەبێ ئەوەی لا قەنەعەت هەبێت ئەوەی بەرامبەر من نیم کەسێکی ترە ئەوەی بەرامبەر کۆپی من نییە ئەوەی بەرامبەر خزمەتکاری من نییە مرۆڤێکی ترە کەسێکی ترە هەست و سۆز و خۆشەویستی هەیە ئەویش بیر و بۆچوونی جیاوازی هەیە ئەبێ قەنەعەت بەوە بکەم نابێ هەرچی من بڵێم لە ماڵەکە ئەوە بچێتە سەر هەموو شتێک بەلێک تێگەیشتن و تەفاهمە بێ لە بینی ژن و مێردا ئەمە باشترین چارەسەرە ئەبێ فێری گەنجەکانمان بکەین ئەبێ ئامۆژگاری و ڕێنمایی گەنجەکانمان بکەین ئەوها لە ژن هێنان تێگەیشتە بن کاتێک کە منی پیاو ببوورە کاک دانیال کاتێ منی پیاو ژن دێنم نابێ بڵێم من ئەوەی ماڵەکەم کوێخای ماڵەکەم ئەبێ هەست بکەم کە کەسێک لە بەرامبەرم ڕاوەستەوە خوای گەورە چ نیعمەتێکی بە من داوە هەمان نیعمەتیشی بەو داوە عەقلی و چاو و گوێ و هەست و هۆش و هەموو شتێکیشی بەو داوە بۆیە لێک تێگەشتن زۆر زەرورە خاڵی سێم ئەوەیە ئێمە ئەو فشارانەی لە دەرەوە هەمانە گرانیە نەبوونیە باری ئابووریە کێشەکانی ماڵی خەزورانە دایک و باوکە نەیهێنینەوە ناو ماڵ نەیهێنینەوە ناو ماڵ ئەبێ بەتاڵی کەین لە دەرەوە کێشەی ماڵیش نەبینە دەرەوە نەهێنین کەسی سێەم دەخالەتکە دامانە کێشەیەکی گەورە لە ماڵەوە دروست بوو ئەبێت تۆ بە دوای ئەو کەسانە بگەڕێی کە شارەزان ڕاوێژیان پێ بکەی خبران لێوەرگری هاوکاری بکە نەک بچی هەموو قسەکانی لە ئەلفەوتایە بخەیتێ دەستی دایک و باوک و یانەوانە کە هیچ شارەزاییەکیان نەبێت بەرامبەرتەوە بۆیە کێشەکە گەورەتر نەبێت ئەبێت کێشەکە بچووکتر بێتەوە خاڵی چوارەم ئەوەیە هەموو کێشەیەکەوە دەکەی ئەبێت تۆ ئیستیعانە بەخوای گەورە بکەی کە خوای گەورە هاوکاریت بکە یارمەتی بدە بۆی بتوانێت ئەو کێشانە چارەسەر بکەی و خاڵێکی تر ئەوەیە ڕێزگرتن لە بیر و بۆچوون و ڕێزگرتن لەوەی یەکتر باشترین چارەسەرە کە پێوترێت پەروەردەی خێزانی بەر لە پەروەردەی منداڵ ئەبێ پەروەردەیەکی خێزانیمان هەبێت بۆی خێزانێکی سەرکەوتو و تەندروستمان هەبێت کاک یوسف زۆر بە کورتی یە خاڵ حەزەکەم تۆش ئاماژەی پێ بکەی تا چەند گرنگە دایکان و باوکان کاتێک کوڕان و کچانیان دەدەن بەشوو بە ینی ژنیان بۆ دەهێنن خۆشەویستی یاخود قبولکردنی کەسی بەرامبەر یاخود بە زۆر نەدان بەشوو بە زۆر ئەوەی کە ئەم کوڕیان ئەو فلانە کەس بێنێ بۆی کە دواتر کە چوونە پرۆسی هاوسەرگیریەوە نەبێتە مای کێشە و ناڕاحەتی و ناکۆکی بێتە سەر ئێشە دووبارە گرنگی پێ بدرێت دایکان و باوکان بەڕێزان یەکشت هەیە زۆر لە دایک و باوکان هەیە بە تایبەتی بەرامبەر کچەکانیان ئەڵێ کچم من پێم باشە کوڕی فلان کەس پێم باشە ئەو بکەیت و باشە و ڕێک و پێکەوشتووە ئەزین چییە هەموو مرۆڤێک باشە هەموو مرۆڤێک وەکو خۆی باشە و خی گەورە بەحسن تەقویم دروستی کردووە بەڵام کەسی گونجاو بۆ کەسی گونجاو ئەمە لە هەولێر پێڵێن هەموو منجەڵێک سەر قەپاقی خۆی هەیە واتە هەموو کەسێک بۆ ئەوی ترەوە دەگونجێتەوە بۆیە ئەو شتانە بە منداڵەکەت مەڵێ زۆر کچ هەبووە تووشی کێشە بووە هاتوتە لە ئێمە ئەڵێن کاتی خۆی نەمتوانی وە قسەی دایکم بشکێنم وام هەست کردو ئەگە بە قسەی دایکم نەکەم خی گەورە لێم تووڕە ئەبێت ئەوە قسەی دایکە شکاندووە وام هەستەکرد کە خێر نایەتە ڕێگام لەبەر قسەی دایک و باوکم شکاندووە ئەم شتانە بۆ مناڵەکانتان مەدۆزنەوە ئەم بڕووبیان و مەدۆزە کوڕی فلان کەس باشە و هی خۆمانە و بەیانی ئەگەر کێشەیە بۆ توانین قسەی لەگە بکەین ئەم دەخالەتکردنە تۆزێ قورسە بۆ بڕیاردانی کچ و کوڕێکەوە ئەو دایک و باوکانی کە مناڵەکانیان بەشوەدان لێگرن ئەوە خۆیان بڕیان لەسەر کەسەکە بدەن و ناسینی کەسەکانی زۆر زەرورە باتکا دەکەم لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیان و زەواجی ئەلکترۆنی دوورکەونەوە چونکە زۆر زارێ زەواجی ئەلکترۆنیش کێشەیەکی گەورە دروست دەکات با کچ و کوڕەکان یەکتر بناسن خێزانەکان یەکتر بناسێنن خۆشەویستی معنەیەتی قبولکردنە
من کە کەسێکم خۆشەواتە تۆ قبولەکەم لەگەرت بژیم خۆشەویستی بە مانای غەرامیەت نییە غەرامیەت جیاوازە لە خۆشەویستی غەرامیەت کەسێک چاو باشقاڵە یان چاوانە ئەو شتێکی ترە خۆشەویستی مانای ئەوە من کەسێک قبولەکەم ئەتوانم لەگەڵت بژیم لەگەڵت کار بکەم لەگەڵت دانیشم لەگەڵت نان بخۆم ئەمە خۆشەویستیە واتە من تۆم بەدڵە کۆمەڵی سیفاتی تۆم بەدڵە تۆش منت بەدڵە ئەتوانین ئەو سیفاتان وە بکەین گەورەیکەین کە بێتە بەرهەمی خێزانێکی بەختەوەر بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز یوسف عوسمان پسپۆڕی دەروونزانی کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ وتە و زانیاریەکانت بۆ ئەو کاتێک کە بێمت بەخشی